جوانی تایبەت بۆ وەڕێ فەرجێ بۆ منە ماڵی بەرچوبەڕەسی بۆ کویساوە دەی چەندێکی وەی چەند سەر ناسکی پەنجەمە خەلە چەندێکی وەی چەند سەر ناسکی پەنجەمە خەلە ڕەبی لێ مبارەکە لەگوڵ گوان و ژێرچەنە ڕەبی لێ مبارەکە لەگوڵ گوان و ژێرچەنە هەی ماشەڵڵا دەی 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 کاکە یاسر 200 گەڵازاری کاکە یاسر ئەوە چایبەتی خصوصی بۆ دەی 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 خاڵە شارۆ کاکە یاسر بۆ بنەماڵەی مرادی کاکە یاسر بۆ بنەماڵەی ئەوە بۆ بنەماڵەی کاکە بەنازان 100 گەڵازاری بۆ بنەماڵەی بووکەناشونە 100 گەڵازاری کاکە یاسر بۆ میوانەکەن کامێران کاکە یاسر کاکە یاسر بۆ سەنەوە 100 گەڵازاری ئەوە چایبەتی بۆ کاکە دانای سابەدار بۆ کاکە دانای سابەدار ئەوە خصوصی بۆ کاکە فەریاد کاکە یاسر مامۆسەگیان بۆ کاکە فواد عەبدی کاکە یاسر بۆ کاکە پەیمان نەقیسەدا بۆ سەیوان ئەحمەدی ئاگەو لەبە سەیوان ئەحمەدی بۆ کاکەشکان و کاکە حساب 100 گەڵازاری سەنەما بۆ تەک میوانەکە ماڵی ئەوە بەس ماشەڵڵا ئاچەو لەسەردا بە شوێنی مانگا زەردا ئاچەو لەسەردا بە شوێنی مانگا زەردا دەگ ماڵی باوکت بڕمێ هەگرو لەشگەرم بەردا دەگ ماڵی باوکت بڕمێ هەگرو لەشگەرم بەردا تەنێکی وێ چەند چەندە ناسکی پەنجەمە خێڵێ تەنێکی وێ چەند چەندە ناسکی پەنجەمە خێڵێ ڕەبی لێ مبارەکە لەگوڵ گوان و ژێرچەنە ڕەبی لێ مبارەکە لەگوڵ گوان و ژێرچەنە کاکە یاسر بۆ کاکە مشتاق قادری بۆ کاکە سەلام بۆ کاکە سەلام شۆشمەی بۆ چۆیە ماشەڵڵا ئەوە بۆ کێیە بۆ پەشا شۆشمەی بۆ ئەوەی شۆشمەی